هەڵسەنگاندنی هاوبەشی ڕێکخراوی کرێکارانی شۆڕشتێڕی ئێران ڕاهی کاریگەر و حیزبی کۆمۆنیستی ئێران. ساڵی نوێی زاینی خەبات لە پێناو دنیایەکی باشتردا. یەکەم، ساڵی 2023 کۆتایی هات، ساڵێک کە سێبەری شومی شەڕ، پەرەسەندنی هەرچی زیاتری هەژاری بە پانتایی جیهان، قوڵبوونەوەی کاریگەریە وێرانکەرەکانی قەیرانی ژینگەی و ڕێژەی کەموێنەی ئاواربوون و گەشەی نێوفاشیزمی بەسەر جیهاندا زاڵ کرد. شەڕی وێرانکەری رووسیا لە ئۆکراین بە مەبەستی داگیرکردنی بەشێک لە خاکی ئەو وڵاتە، ئاوارەی و بێماڵ و حاڵبوون و کوژران و برینداربوونی سەدان هەزار کەسی لێکەوتێتەوە. هێشتا ئەم شەڕە کۆتایی نهاتووە کە شاهدی پاکتاوێکی نەتەوەی بووین لە قەرەباخ لەلایەن ئەرتەشی ئازەربایجانەوە بە هاوکاری عوسمانیزمی نوێ لە تورکیە و پشتیوانی دەوڵەتی ئیسرائیل، جگە لەوەش بردومانی قورسی کانتۆنە خۆبەڕێوەبەرەکانی باکووری سووریا لەلایەن ئەرتەشی تورکیەوە بە ئامانجی لە ناوبردنی ژێرخانی ئابووری و پاکتاوی نەتەوەیی ئەو ناوچانە تا ئێستاش بەچڕی هەروە بەردەوامە. کارە سادبارترینی ئەم شەڕانە بریتیە لە پاکتاوکردنی نەتەوەیی و جێنۆسایدێکی بێ بەزەیانە و وێرانکردنی تەواوی شارەکانی کەرتی غەزا، ئەم زیندانە گەورە سەر ئاواڵەی جیهان. ئەو تاوانەی کە ئەرتەشی ڕەگەزپەرستی ئیسرائیل لە دژی خەڵکی فلستین بەڕێوەی دەبات، هاوتای تاوانەکانی ئەرتەشی نازی هیتلێریە. ئەم تاوانە ڕێکخراوانەی دژ بە مرۆڤایەتی بۆتە هۆی وروژاندنی ڕای گشتی جیهانیان لە دژی دەوڵەتی ڕەگەزپەرستی ئیسرائیل و دابڕان و تاککەوتنەوەی ئەم ڕژیمە داگیرکەرە لە ئاستی جیهاندا. ئەم شەڕە وێرانکەرانە لەلایەک و حکمڕانی تاڵیبان بەسەر ئەفغانستان و پەرەسەندنی هەژاری لە ئەفریقا و بەشێک لە ئەمریکای لاتین و قەیرانی قوڵی ژینگەیی شەپۆلێکی بەربڵاوی ئاوارەبوونی لە جیهاندا پەرەپێداوە. شەپۆلی پەنابەرانی ئەفغانستانی لە ئێران و پاکستان کە لەگەڵ کاردانەوەی دڕندانەی دەوڵەتەکانی کۆماری ئیسلامی ئێران و پاکستان بەرەوڕووبووەتەوە، بوونی ژمارەیەکی زۆر لە پەنابەران لە پشت سنوورەکانی ئەمریکا و ژمارەی زۆری پەنابەرانی ئافریقایی کە بەشێکی زۆریان لە ئاوەکانی دەریای ناوەڕاستدا دەخنکێن، ئاماژەن بۆ قەیرانێکی زۆر جددی لە جیهاندا. لە چوارچێوەی قوڵتربوونەوەی قەیرانی سەرمایەداری، پەرەسەندنی ناڕزایەتی جەماوەری بەرامبەر بە پێکهاتە سیاسیەکانی نێئۆلیبرالیزم کە بوونی ناداتپەروەری لە جیهاندا هەرچی زیاتر زەخ کردوێتەوە و لەگەڵ شەپۆلی بەرینی ئەو پەنابەرانەی کە بە لێشاو ڕوویان لە وڵاتانی پیشەسازی کردووە و لە غیابی چەپێکی بەهێز لەسەر ئاستی جیهانی، دوای شکستی حیزب دەوڵەتەکان و سیستمە سەرمایەداریە دەوڵەتیەکان لە ژێر ناوی سۆسیالیزمدا، جیهان شاهدی سەرهەڵدانی نێوفاشیزمە. پەرەسەندنی نفوذ و کاریگەری حیزب و ڕەوتە نێوفاشیستەکان لە ئیتالیا، سوئێد، هۆلەند، ئیسپانیا، ئاڵمان، فەڕەنسا، ئەمریکا و ئارژانتین زەنگێکی مەترسیدار و جددیە بۆ سەر داهاتووی جیهان. پەرەسەندن و تەشەنەکردنی ناڕزایەتیە جیهانیەکان بەرامبەر بە جنایەتەکانی ئەرتەشی ئیسرائیل لە غەزا، پەرەسەندنی ناڕزایەتیە جیهانیەکان بەرامبەر بە پاراستنی ژینگە و خەباتی حیزبە چەپ و دموکرات و پێشکەوتن خوازەکان بۆ ڕێگریکردن لە گەشەکردنی فاشیزم، هێمای خۆڕاگری و بەرخۆدانێکی جیهانیە بەرامبەر بەم ڕەوتە مەترسیدارە. بە هیوای گەشە و بەهێزبوونی ئەم ڕەوتە پێشکەوتن خوازانەیە و پەرەسەندنی خەباتێکی جیهانی لە پێناو دنیایەکی باشتردا، پیرۆزبایی هاتنی ساڵی نوێ لە هەموو هاوڵاتیانی مەسیحی و سەرجەم ئەو کەسانە دەکەین کە ئەم بۆنەیە جێژن دەگرن و هیوای ساڵێکی پڕ لە خۆشی و ئومێد بۆ هەموو لایەک دەخوازین. دووهەم، نزیکەی 90 ڕۆژ لە هێرشی ئەرتەشی ئیسرائیل بۆ سەر غەزا تێدەپەڕێت. دەوڵەتی ئیسرائیل پێی وابوو کە دەتوانێت لە ماوەی چەند هەفتەیەکدا ئەم ناوچەیە داگیر بکات و کۆتایی بەبوونی حەماس بهێنێت، بەڵام ئێستا بە تەحملی زیانێکی قورس لەم وەهمە هاتۆتە دەرەوە. تەنانەت بردومانی بەردەوام و بەربڵاو و کوشتاری زیاتر لە 22,000 کەسیش کە یەک لەسەر سێیان منداڵن نەیتوانیوە ببێتە هۆی ئەو ڕادەیە لە بەرەو پێشچوون کە مەبەستی ڕێبەرانی نێوفاشیستی ئیسرائیل بوو. ئەم شکستە
سەرشۆڕانەیە بۆتە هۆی ئەوەی کە ڕێبەرانی ئیسرائیل هەوڵ بدەن بە هەر نرخێک بێت کۆماری ئیسلامی بەرەو ئەو شەڕە وای ئێرانکەرە پەلکێش بکەن. تیرۆرکردنی سەید ڕەزەی موسەوی بەرپرسی لۆجستیکی سوپای پاسداران واتە قودس لە سووریا لە ماڵەکەی خۆیدا هەوڵێک بوو بەم ئاراستەیە. بەڵام ئەو ڕاستیەی کە رووسیا ڕێگە بە ئیسرائیل دەدات بەبێ ترس لە پێشکەوتوترین موشکی دژە فڕۆکەی رووسی کە لە سووریا جێگر کراون فڕۆکە ئیسرائیلیەکان پێگەکانی سوپای پاسداران لە سووریا بردومان بکەن و فەرماندەکانی سوپای پاسداران کوژن، هاوکاری بەکردەوەی رووسیا و ئیسرائیل لە دژی کۆماری ئیسلامی نیشان دەدات. گۆشەگیری و تاکەوتنەوەی نێودەوڵەتی کۆماری ئیسلامی لە ئاستێکدایە کە ئێستا بۆ جاری دووهەم وەزیری دەرەوەی رووسیا لەگەڵ هاوتا عەرەبەکانی لە لێواری باشووری کەنداوی فارس گومانیان خستۆتە سەر خاوەندارێتی ئێران بەسەر سێ دوورگەی تۆمبی گەورە و تۆمبی بچووک و ئەبوو موسا و داوای کردووە کە ئەم بابەتە بچێتە بەردەم ئەنجومەنی ئاسایشی نەتەوەیە گرتوەکان. ئەم جارش حکوومەتی ئیسلامی و خامنەئی و دەست و پەیوەندیەکانی لە بەرامبەر هەڵوێستی ئەم بەناو هاوپەیمانە ئستراتیژیەی حکوومەتی ئیسلامیدا بێدەنگیان هەڵبژاردووە. پەرەسەندنی هاوکاریە ئابووری و سیاسیەکانی نێوان رووسیا و چین لەگەڵ عەرەبستان و شێخنشینەکانی باشووری کەنداوی فارس تاککەوتنەوە و گۆشەگیری جیهانی کۆماری ئیسلامی زیاتر ئاشکرا کردووە. سێم، گەشەی بزوتنەوە داواکاری تەوەرەکان لە چەند هەفتەی ڕابردوودا گەلێک بەرچاو بووە. جگە لە کۆبوونەوەی ڕێکخرا و هەفتانەی بەشە جۆراوجۆرەکانی خانەنشینان، دوا بە دوای پەسەندکردنی پرۆژە یاسای بودجە و ئەگەری زیادکردنی باج، شاهدی ناڕزایەتی بەربڵاوی چین و توێژە جۆراوجۆرەکانی کرێکاران و زەحمەتکێشان بووین. شێوازی داڕشتنی پرۆژە یاسای بودجە بە جۆرێکە کە نەک تەنیا باجی بەهای زیادکرا و گەشەیەکی بەرچاوی کردووە، بەڵکو باجی سەر حەقدەست و موچەی کرێکاران و کارمەندانیش بە ڕێژەی 30% زیادی کردووە. ئەم زیادبوونە بەرچاوەی باجەکان لە بارودۆخێکدایە کە هەڵاوسانی هاوسار پچڕاوی زیاتر لە 40% لە مێژە بۆتە هۆی کارەساتێکی ماڵوێرانکەر بۆ تاڵانکردنی زۆرینەی خەڵکی ئێران. لە ئاکامی ئەم تاڵانچیەتیەی دەسەڵاتدا هاتنە ئارای مانگرتن و ناڕزایەتی کرێکارانی نەوت و پێترۆشیمی، کرێکارانی فولادی ئەهواز، کرێکارانی شارەوانی تاران، مانگرتنی بەربڵاوی بازاڕیان لە شارە جۆراوجۆرەکان و ناڕزایەتی درەوشاوەی خەڵکی ئەردەکانی یەزد لە پێناو پاراستنی ژینگە، مژدەی گەشەکردن و پتەوتربوونی بزوتنەوەی داواکاری و یەکگرتووی و لێک نزیک بوونەوەی هەرچی زیاتر دەبەخشێت. بزوتنەوەی داواکاری تەوەرەکان کە لە ڕاستیدا درێژەی ئاخێزی شۆڕشیێڕانەی ژن ژیان ئازادیە لە بواری ژیاندا لە ئاستی خوارەوەی کۆمەلگادا بەو پەڕی هێزەوە لە حاڵی پەرەسەندندایە. ئەم بزوتنەوەی بەرەو ئەوە هەنگاو دەنێت کە هاوکات لەگەڵ خۆڕێخستن لە ناوەندەکانی کاردا ببێتە هەوێنی یەکگرتووی و یەکڕیزی لەسەر ئاستی ناوچەیی و شار و تەنانەت سەرتاسەری وڵاتیشدا. هاوکات لەگەڵ گەشەکردن و پەرەسەندنی بزوتنەوەی داواکاری، خەبات و خۆراگری بەربڵاو و مەدەنیانەی ژنان لە پێناو ئازادی جلوبەرگدا، سەرەڕای یاسا و ڕێسای نامرۆڤانە و گرتنەبەری ڕێوشوێنی لە ڕاددەبەدەر سەرکوتگرانەی وەزارەتی ناوخۆ و ڕێکارە ڕووسوا و فاشیستەکانی ئاماژەیە بۆ پەتەنسیۆلی بەهێزی کۆمەلگا بۆ هەنگاونان بە ئاراستەی گۆڕانکاریدا. بوونی ئەم پوتانسیەلە بەهێزە و ئەگەری یەکگرتووبوونی ئەم دوو ئاستەی بزوتنەوەکە دەسەڵاتی ئیسلامی تووشی ترس و نیگەرانیەکی زۆر کردووە، بە تایبەت لە کاتێکدا کە حکوومەتی ئیسلامی لە لاوااسترین دۆخی ئابووریدایە و هیچ ڕێگایەک بۆ دەربازبوون لەو دۆخە شک نابات. بارودۆخەکەی ئەوەندە خراپە کە نەک توانایی ئەوەی هەیە کە لە دەرەوەی سنوورەکان درێژە بە کەڵەوکێشیەکانی خۆی بدات و نەتوانایی دابینکردنی پێداویستیە سەرەتاییەکانی خەڵکەیە. دەوڵەتی یەکدەستی ڕێبەری ڕژیم هێمای شکستی بە تەواومانای ئەو ڕژیمەیە کە پێی وابوو بە یەکدەستبوون و سپاردنی کارەکان بە لاوانی حیزبوڵایی دەتوانێت ڕێگری بکات لە هەنگاونانی کۆمەلگا بەرەو گۆڕانکاری. چوارم، لەسەر بەستێنی گەشەکردن و پەرەسەندنی نافەرمانی مەدەنی و ناڕزایەتیە داواکاری تەوەرەکان تاککەوتنەوە و گۆشەگیری نێودەوڵەتی ڕژیمدا دوو مانگی تر هەڵبژاردننی مەجلسی شۆڕای ئیسلامی بەڕێوە دەچێت. حکوومەتی یەکدەست بەلابردنی سەرجەم کاندیدی لایەنە ئۆپۆزیسیۆنە ناوخۆیەکانی
بە مەبەستی دابەشکردنی کورسیەکان لە نێوان کەسانی نزیک و زۆر نزیکتر لە دەسەڵاتدا شەڕێکی ناوخۆیی دەست پێ کردووە. لە چوارچێوەی ئەم هەلومەرجەدا عەلی خامنەئی ڕێبەری ڕژیم لە وتارێکدا باسی لە بەڕێوەچوونی کێبڕکەی هەڵبژاردن کرد و داوای لە خەڵک کرد بۆ ئەوەی هەرچی زیاتر بەشداری لە پرۆسەی هەڵبژاردندا بکەن. خامنەی کە سیاسەتە نێۆفاشیستیەکان بە فەرمانی شەخصی ئەو کۆنتترۆلی توندی پۆلیسی بەڕێوە دەچێت لە وتارە گەشتیەکانیدا ڕواڵەتێکی دوور لە دەمارگرژی و کراوە لە خۆی نیشان دەدات. بەڵام سێدەیە دەسەڵاتدارێتی ناوبراو ئەو ڕاستیەی سەلماندووە کە لە بواری سیاسیدا چەندە ڕیاکار و دووڕووە. بەرەو پێشبردننی بەکردەوەی سیاسەتی نێۆفاشیستی ئیسلامی و دەربڕینی ئاشکرای بێلایانی یان ئاسۆیەکی کراوە لە نێو لایەنگرانی دەسەڵاتی ئیسلامیدا دووڕووی بێشەرمانەی ناوبراو نیشان دەدات. بەڵام ئێستا تەنانەت ئۆپۆزیسیۆنی نێوخۆی ڕژیمیش لەم دووڕوویە تێگەشتون و لێرە و لەوێ بابەتکەلێک لە دژی دەنووسرێت. بایکۆت و بەشداری نەکردنی لایەنە جۆراوجۆرەکانی ڕفۆرمخواز لە هەڵبژاردن و ئەگەری بایکۆتی بەربڵاوی خەڵک حکوومەتیان بە شێوەیەکی گشتی نیگەران کردووە. نووسینی نامەی دەستە جەمعی یان تاکە کەسی بۆ شەخصی خامنەئی ئەم نیگەرانیە بە ئاشکرا دەردەخات. سەرجەم هێزەکانی لایەنگری کۆماری ئیسلامی دەرکیان بەوە کردووە کە دەسەڵات جێگای پێلێژ بووە و هەردەم ئەگەری بوومەلەرزەیەکی سیاسی لە ئارادایە. ئەوەی کە سەرجەم ئەو هێزانەی لە هەموو کات زیاتر نیگەران کردووە دروشمی ئەو بزوتنەوە داواکاری تەوەرانەیە کە بەڕوونی گزارش لە خواستی چینی ژێردەست و چەپی کۆمەلگا دەکات. بزوتنەوەی چین و توێژەکانی خوارەوەی کۆمەلگان نیشانەی وەرچەرخانێکی ئاشکرایە بەرەو ڕەوتی چەپ و ئەوەش نیگەرانی هێزە دەسەڵاتدارەکان و ئۆپۆزیسیۆنی ناوحکوومەت و ئۆپۆزیسیۆنی ڕاستی دەرەوەی دەسەڵات و زل هێزە ناوچەیی و جیهانیە پاوانخوازەکانی گەلێک زیاتر کردووە. ئەم دۆخە ئەرکی هێزە چەپەکانی پشتیوانی سۆسیالیزم و بەرگری دموکراسی هێندەیتر بەرجەستە دەکاتەوە. ئەم وەرچەرخانەی کە لە دروشم و داخوازی چین و توێژە ژێردەستەکاندا بەرەو ڕەوتی چەپ بەرچاو دەکەوێت ئەگەر خۆی لەگەڵ جەمسەرێکی سیاسی چەپدا نەبینێتەوە مەترسی بەهێزبوون و بە دەسەڵات گەیشتنی هێزە ڕاست و فاشیستەکان زیاتر دەکات. ئاشکرایە ئەو جەمسەرە چەپەی کە بتوانێت لێبڕاوانە دیفاع لە ئازادی سیاسی بێشەرت و مەرج بکات لە پێناو مافی یەکسان بۆ ژنان و پیاوان لە هەموو بوارەکاندا خەبات بکات بۆ پەروەردە و خزمەتگوزاری پزیشکی بێبەرامبەر شوێنی نیشتەجێبوونی کۆمەڵایەتی و دابینکردنی کۆمەڵایەتی گشتگیر و هەمەلایەنە و لە یەک وشەدا پەرەپێدانی دموکراسی بۆ بواری ئابووری تێبکۆشێت مافی جەماوەر بۆ دامەزراندنی سیستمی ئایندا بە دەنگی ڕاستەوخۆ و بە شێوەی نەهێنی و گشتگیر و بۆ هەموو تاکەکان بە فەرمی بناسێت و لە پێناو مافی دیاریکردنی چارەنووسی نەتەوەستەم لێکراوەکان و یەکێتی خۆبەخشانەیان لە ئێرانێکی یەکگرتوودا خەبات بکات دەتوانێت وەڵامێکی گونجاو بە ویست و داخوازی چین و توێژەکانی خوارەوەی کۆمەلگا بۆ کۆتایی هێنان بە دەسەڵاتی کۆماری ئیسلامی و هەنگاونان بەرەو سۆسیالیزم بداتەوە. بڕوخی ڕژیمی کۆماری ئیسلامی سەرکەوتوو بێت شۆڕشی کۆمەڵانی خەڵکی ئێران بژی ئازادی دموکراسی و سۆسیالیزم. حیزبی کۆمۆنیستی ئێران ڕێکخراوی کرێکارانی شۆڕشیێڕی ئێران ڕاهی کاریگەر شەممە 9 بەفرامباری 1402 هەتاوی بەرابەر لەگەڵ 30 دەسامبری 2023 زای.